دەستگێڕ و کۆمەڵەیەک عەرەبانەچی لە کەرکووک ئەمڕۆ گردبوونەوە و تایەیان سووتان و ڕێگایان گرت و ناڕەزایەتیان هەیە لەوەی کە لە شوێنەکانی خۆیان لا ببرێن. هەروەها لە چۆمانیش 51 کەس دامەزرێنراوە. ئەمە بووە هۆکاری ئەوەی کە سێ یەکەمەکانی ئەو ناوچەیە ناڕەزایەتی دەربڕون بڵێن ئەمە حەقی ئێمە بوو کە ئێستا ئەم کەسانە کە خەڵکی ئەوێش نین دامەزرێنراوە. ئەمانە و چەندین هەواڵی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. دەستگێڕ و خاوەن عەرەبانە و کاسبکارانی فرۆشتنی میوە و کەلوپەلی بیناسازی سەرد و سایدی پەنجاعەلی لە کەرکووک ئەمڕۆ لە دژی ڕووخاندنی کەپر و شوێنەکانیان گردبوونەوە و دەستیان کرد بە تایە سووتاندن و شەقامی سەرەکییان داخست. عەلی ئەکبەر خاوەن دوکانێکی فرۆشتنی کەلوپەلی بیناسازیە بە 964 وت. ڕاستە شوێنەکانمان زیادە ڕۆیە، بەڵام چەند جارێک داوامان کردووە ڕێوشوێنێکمان بۆ دەستنیشان بکەن. بەڵام حکوومەت خۆی کەم تەرخەمە و نازانێت بژێوی ژیانمان لەسەر ئەو کارەیە و گوێی پێ نادات. لەبارەی ئەو کێشەیە بەرپرسێکی قایمقامێت کە ئامادە نەبوو ناوی بڵاو بکەینەوە بە 964 وت. چەند جارێک ئەو کاسبکارانە ئاگادار کراونەتەوە کە زیادەڕۆیەکانیان لەو شەقامە لا بدەن، بەڵام پابەند نەبوون. بۆیە ئەمڕۆ با بڕیاری ئیداری کەرکووک شوێنەکانیان ڕوخێندرا. بەشێک لە سێ یەکەمەکانی دەرچووی پەیمانگای تەکنیکی چۆمان دژی دامەزراندنی 51 کەس لە پەیمانگاکەیان گردبوونەوە و خۆیان بە مافورا و دەزانن و دەڵێن. دامەزراندنەکە لەسەر بنەمای خزمێنە و حزبایەتی بووە. وەزارەتی خوێندنی باڵاش دەڵێن ئاگایان لەو بابەتە نییە. سلێمان ساڵح یەکێکە لە سێ یەکەمەکان کە دەرچووی پەیمانگای تەکنیکی چۆمانە بە 964 وت. وەک سێ یەکەمەکانی دەرچووی پەیمانگای تەکنیکی چۆمان ژمارەمان نزیکەی 60 کەس دەبێت، بەڵام دان نەمەزراوین کەچی ئێستا 51 کەس لە پەیمانگاکە دامەزراون کا بەشێکیان لەو پەیمانگایان نەیان خوێندووە و خەڵکی چۆمانیش نین. وەکەوەی باسی دەکات ئەو 51 کەسەی دامەزراون تەنیا یەک کەسیان دەرچووی و پەیمانگایە بووە و 4 کەسی شوانە بێژ بوون و ئەوانی دیکە ڕاستەوخۆ کراون بەگرێ بەست. 964 ئەو بابەتەی گەیاند بە وەزارەتی خوێندنی باڵا و عەباس ئەکرەم وتەبێژی وەزارەتی خوێندنی باڵا یاریمی کوردستان وتی تا ئێستا ئێمە ئاگادار نینە و بابەتە کە لە چۆمان هەیە، بەڵام لیژنەیەک لە وەزارەتی خوێندنی باڵا پێکاتووە بۆ وردبینی و پێداچوونەوە بە ناوی تەواوی ئەو وانەبێژانەی ئەم ساڵ بوون بەگرێبەست لە زانکۆ پەیمانگاکانی کوردستان و وردبینی بۆ تەواوی ناوەکان دەکرێت. بە گوێرەی ئامارێک بەراورد بە ساڵی ڕابردوو ڕێژەی ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی پێنجۆن بە ڕێژەی لە 73 کەمی کردووە. لەم ساڵیشدا 22 جار ئاگر کەوتوەتەوە. بەختیار عەلی ئەندامی ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە بە 964 ڕاگەیان. ساڵی ڕابردوو زیاتر لە 58,000 دۆنم زەوی و پوش و پاوان و دارستان لە سنووری پێنجۆن سوتاون. بەڵام ئەم ساڵ ڕێژەکە بۆ 15,612 دۆنم کەم بۆتەوە. باسی لەوەش کرد هۆکارەکانی کەوتنەوەی ئاگر زۆرن، لەوانە تەقینەوەی مین و کەمتەرخەمی و ئەدەستی ئەنقەست هەیە و دوو هۆکاری دەرەکیشی باس کرد. کێکێکیان بۆردومانی فڕۆکەی جەنگی و ئەوی دیکەش بەهۆی پاسەوانانی سنووری ئێرانەوە بووە و بە گوێرەی ئامارەکەی ئەو ڕێکخراوە 5 ئاگر کەوتوتەوە و 6,176 دۆنمی سووتاندووە. ڕێکخراوەکە ئاماری سنووری شارباژێرشی وەرگرتووە و باس لەوە دەکەن ئەم ساڵ مەترسی زیاتر لەسەر دارستانەکانی قەزای ماوەت هەیە لە سنووری شارباژێر و زۆرترین جار ئاگر لەوێ کەوتوێتەوە. بەکۆی گشتی ئەم ساڵ لە سنووری شارباژێر و پێنجێن و بەشێکی پارێزگای سلێمانی زیاتر لە 80,000 دۆنم پوش و پاوان و دارستان سوتاون. لە کاتێکدا چەند ساڵێکە نەخۆشانی شێرپەنجەل لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دێنە کوردستان، بەڵام لەمە دووە لەوانەیە بارودۆخەکە پێچەوانە بێتەوە. ئەوە تا سنتەری وارز بۆ چارەسەری گرێ لە کەربەلا ڕەزامەندی چارەسەرکردنی نەخۆشی لە هەموو ناوچەکانەوە وەرگرتووە و کوردستانیش گرێبەستێکی لەگەڵ واژۆ کردوون کە نەخۆشانی کوردستان بچنە ئەوێ و چارەسەر وەربگرن. عومەر زیاد بەڕێوەبەری کارگەڕی دامەزراوەی وارز بە 964 وت. خزمەتگوزاریەکانی ئەم سنتەرە تایبەتە پەتەندروستی شێرپەنجە و چارەسەری تیشکی خۆڕایی بۆ ئەو کەسانە دابین دەکات کە تەمەنیان دەگاتە 15 ساڵ. ئەو کەسانەش کە لە تەمەنەوە بەرەوسەرن تەنیا تێچووی چارەسەر دەدەن. پزیشکەکانی سنتەرەکەش لە ئەوروپاوە هاتوون یان لە سعودیەوە. بەشێکیشیان ئەو خوێندکارانن کە لە دەرەوەی وڵات پزیشکیان خوێندووە. عومەر زیاد بەڕێوەبەری سنتەرەکە دەڵێت ئامێر و تەکنەلۆژیای زۆر نوێ بەکاردێت و بەم دوایانە حکوومەتی هەرێمی کوردستانیش لەگەڵ نەخۆشخانەکە گرێبەستێکیان واژۆ کردووە کە هەموو خزمەتگوزاریەکانی نەخۆشخانەکە بۆ نەخۆشانی کوردستانیش بەکار بهێنرێت. سەرنجتان ڕادەکێشم بۆ هەواڵێکی دیکە
کە لە ماڵپەڕی 1964 بڵاوکراوەتەوە و لە ڕاستیدا بۆیە ئەم هەواڵە مەڵبژار ماشەڵڵا ڕۆژانە لەسەر شەقامەکان زۆرترین تانکەری سوتەمەنی دەبینرێت لە نێوان شارەکان بە تایبەت و لە ڕێگە دەرەکیەکان ئەم زنجیرەی کە دەیبینن کە بە دوای ڕۆژانە دیقەتێدەن بە دوای زۆرێک لە تانکەرەکانی سوتەمەنیەوە دەبینرێت و بە شەقامەکەدا دەخشێت ئەمە بۆ جوانی نابەسێن ڕەنگە لای هەندێک کەس وا بێکە ئەمە وەکو جوانکاریەک لەلایەن ئەو بار هەڵگری سوتەمەنیەوە دانرابێت بەڵام لە ڕاستی ئەمڕۆ بەرگری شارستانی بابەتێکی سەرنجڕاکێشی لەسەر بڵاوکرێتەوە کە سوودی زنجیرەکەی دەرخستووە هەمووان ڕۆژانە ئەمە دەبینین یعنی ئەم زنجیرە بە دوای ئەم تانکەرەوە دەبینین کە دەخشێت بە جادەکەدا بەڵام ئەمە ڕەنگە سوودەکەی ئەوە بێت یاخود بەرگری شارستانی دەڵێ سوودەکەی ئەوەیە کە لە ئاگرکەوتنەوە لە تەقینەوەی تانکەرەکە دەپارێزێت بەرگری شارستانی هەولێر زانیاری لەسەر ئەو بابەتە بڵاو کردوێتەوە دەڵێت گرنگی ئەو زنجیرە لە دوای تانکەری باڵهەڵگرەکان ئەرکێکی زۆری تایبەتی هەیە ئەویش ئەوەیە کە تانکەرەکە دەپارێزێت کاتێک بار هەڵگرەکە دەجوڵێت بەریەکەوتنی هەوا و جوڵەی سوتەمەنی ناو تانکەرەکە بەریەکەوتنەکەیان کارەبا ڕەنگە دروست بکاتە زووی کارەبا بۆیە ئەمە وا دەکات ئەو تەزووە بەتاڵ بکاتەوە و تانکەرەکە پارێزراو بێت لە مەسایلی گڕگرتن یاخود تەقینەوە کارەبای ستاتیک بەتاڵ دەکاتەوە ئەم زنجیرە بچووکە کارەبای ستاتیک چیە دۆخێکە کە تێدا کۆی هەموو هێزە کارلێکەرەکان لەسەر سیستەمێک سفر دەکاتەوە بەمەش ئەو کارەبایی لەگەڵ جوڵەی تانکەرەکە و سوتەمەنیەکەی ناوی دروست دەبێت ئەم زنجیرە کارەبا ستاتیکەکە سفر دەکاتەوە و مەترسی لەسەر تانکەرەکە نایڵێت بۆیە ئەمە وەکو ڕێنماییە بەرگری شارستانی بڵاوی کردێتەوە ئەگەر ئەو تانکەرانەشی ئەم زنجیرەی پێوە نییە شۆفێرەکانیان با بچن زنجیرەکەی بۆ بنێن بۆەوەی لە هەر مەترسیەکی تەقینەوە یاخود ئاگرگرتن بۆەوەی سوتەمەنیەکەی ناویەوە ئەو کارلێکە دروست دەبێت بە دوور بن ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.